وەی شومەی ئەنفال و ڕاگوێزان لە گردنی نیشتیمان ئاڵابوو، ناو بەناو گڕ و ژاری بەعس بەسەر ڕەز و بێستانێکی ئاوەداندا دائەباری. گوندەکان چۆڵ و چۆڵتر دەیانوان، ژێرپەتی سێدارە جمەی دەهات لە شۆڕژێڕان، زیندانەکان سیخناخکرابوون لە نیشتیمان پەروەران، قەلەڕەش و داڵی گۆشخۆر ئاسمانی شاریان تەنی بوو. هەر ڕۆژەی لە گۆشەیەکەوە لە کونج و قوشبنێکەوە زەفەریان بەهاو نیشتیمانیانیان دەبرد. ڕۆژێکی کۆتایی ساڵی 1970 سێبەری ڕەش و تاریکی جەستەی قەلەڕەشەکان کەوتە سەر شار. ترس و بیمێکی سامناک چەشنی ژارێکی کوشندە هەناسەی شارنشینانی سوار کرد. دەرگای دەیان ماڵ بێ ڕوخسەتی پێشوەختە خرایە سەرپشت، بە پرتا و قۆڵ و باڵی چل پەپولە کۆتوبەند کرا. دوور لە هەر عورفێکی مرۆڤ دۆستی، دوور لە هەر بنەمایەکی ئایندۆسی، لە نێو قاو قریشک و هات و هاواری خێزانەکانیاندا خرانە پشتی ماشێنە تۆقێنەرەکانی ئەمنەوە. مناڵەکان ترساو، پەشۆکا و زەرد هەڵگەڕاو لەو دیمەنە ترسناکە وردبوونەوە. ئەوان دەیانزانی چارە نووسیان بەدە، بەڵام نایانزانی لەسەر چی پەلکێش دەکرێن. چل مناڵ لە بەهاری تەمەنیاندا تازەچی لە یاسا و ڕێسەکانی ژیان وردبوونەوە بەدەم ژیانەوە پێدەکەنین، خەندەیان دەبەخشیەوە، بەڵام بەعس بێڕەحمانە لە بری خەندە و پێکەنین ترس و بیمی خستە سەر ڕوخساریان. بێڕەحمانە بێ گوێدانە جارنامەی مافەکانی مناڵ لە سێدارەیدان. پەپولاستا جەستەی گەرم و پڕوزەیان کرایە سوتماک. لەم ڕووداوەدا بەعس پێیوتین چەندێک نامرۆڤ دۆستە، چەندێک ترسناک و تۆقێنەرە. دەست بردن بۆ ڕۆحی پاکیزەی چل مناڵ، چل گوڵە نێرگزی تازە بەهار، مانفێستی لوتکەی نادادی و ستەمکاری ئەو ڕژێمە بوو کە ئەستەمە لە یادچوونی. شاری سلێمانی شاری هەڵمەت و قوربانی، ئەو شارەی کە خاوەنی چەندان چیرۆکی تراژیدایە کە لە سەردەستی ڕژێمە یەک لە دوایەکانی عێراق بەسەری هاتووە. بەرنامەی جێپەنجەی مێژوو ئەم جارە لە شاری سلێمانیم. لە ماڵی حەلاوی مەلاوە دەمەوێت چەند چیرۆکێکی ڕاستەقینەی ئەم شارە بخەمە بەرباس، ئەویش بە دەستگیرکردنی چەندین گەنج و چەندین مناڵ و مێرد منداڵی ئەم شارە لە دوو کاتی جیاوازە. هەموو ئەمانە بۆ ئەوە گیران کە کورد بوون و کوردستانی بوون، یاخود وەلایان بۆ شۆرش و پێشمەرگە هەبوو. ئەو چل منداڵە تەمەنیان لە خوار 18 ساڵ بوو، هەمویان لە سێدارە دران. ئەو گەنجانەی لێرەوە لە سەرچنارەوە ڕاپێکی زیندانکران لە سێدارە دران. بینەری ئەم چیرۆکە بن کە لە شاری سلێمانی ڕوویداوە. سلێمانی لەو ساڵانەدا هەموو فرمێسکیان دەڕشت، چونکە کۆمەڵێک گەنج و منداڵ و مێرد منداڵ بەبێ تاوان لە سێدارە دران و گول لە باران کران. بینەرمان بن. ئەو وەی شومەیە، ئەو هەورە ڕەشە چڵکنەی سەرشال لە ساڵی 1985ەوە دەستی پێکرد. بەردەوام بوو، کەم گەڕەک و ماڵ هەبوو لە شاری هەڵمەت و قوربانیدا گەنجەکانیان ڕاپێکی زیندانەکان نەکرێت. بەڵێ ئەوێ ڕۆژێ شاری سلێمانی، شاری هەڵمەت و قوربانی بووە ئەو شارەی پارێزگاری لە شوناسی ڕەسەنایەتی خۆی دەکرد. ڕێگەی نەدەدا پۆستاڵی ڕەشی بەعسیەکان خاچی پیرۆزی شاری شەهیدان و شاری سلێمانی پیس بکات. گەڕەکەکانی مەجیبەگ و چوارباخ و سەرشەقام و تویمەلیک و سەرچنار و کۆمەڵێک لاوی خوێنگەرم و ئازا و نەبەردی بەخشیە کوردستان. جگە لەوەش دەستی ڕەشی باسیەکان گەیشت بۆ نێو قوتابخانە و پەیمانگای هونەرە جوانەکانیش. چەندین فێرخواز و قوتابیان ڕاپێکی ناو زیندانەکان کرد و ئەوانیش بەسەر بەرزیەوە بەرەو پەتی سێدارە هەنگاویان ناو دڵنیاش بوون کە هیچ ئازادیەک بەبێ ئازار و ژانێکی سەختەوە نایەتە دی.
گردەکانی سەیوانی سلێمانی، گۆڕستانەکانی ئابڵاخ و شێخ ئەحمەدی هندی و دەیان گۆڕستانی دەوروبەری شار لاشەی ساردۆبووی گەنجانی لەخۆگرتووە. ئەو کاتانەی پێشمەرگەکانی شاغ بەحسیان تووڕە بکردایە بە چالاکیە پێشمەرگایەتیەکانیان زەبری کوشندیان لێ بدرایە، ئیتر ئەوان بە خۆیان و داردەستەکانیانەوە دەکەوتنە گیانی گەنجانی شار. کەم شەویشە بۆ لە شاردا زریکە و قاوقیژی منداڵ و کچان و ژنانی شار نەبیسرێت. لە ماڵی حەلاوی مەلاوە گێڕانەوەی چیرۆکی دەستگیرکردنی گەنجانی سێمانی دەست پێ دەکەین. لە یەک شەودا تەنها لە سەرچنار 14 گەنج دەستگیر دەکرێن و تەنها 4یان ئازاد دەکرێن و ئەوانی دیکەیان لە سێدارە دەدرێن. دوای تێکچوونەوەی مفاوەزات دەستکرا بە تر جم و جۆڵی حکومەتی بەعەز بە دوای ڕێخستنەکانە ئاگەڕا. ئەوەمانە بیستەوە، بەڵام قەت چاوەڕوانی ئەوە نەبووین بەو شێوەیە بکەونە سلێمانی و من ناوی ئەنفالی لێنم ئێستا ئەنفالێکی ناو شاری سلێمانی بکەن. لە مانگینەوە دەستیان کرد لە سەرەتای نوێی ساڵی 1985 و دەستیان کرد بە گرتنی تر ڕێخستنەکان. بەڵام بەڕاستیەمە وا خۆماندانا بوو ئەومە قایمین کە نەتوانین دەستگیر بکرێن، بەڵام مەخابن و بەداخەوانێ وا نەبوو. بەڕاستی سەرچنار بە تایبەت گەورەترین گورزی بەرکەو. ئێمە 14 کەس بەیەکەوە لە یەک شەوا گیراین، دوای ئێمە 4 کەسی تر هەر گیرا، بەڵام لەسەر ئێمە نەبوو، بەڵام هەر سەرچناری بوون. گەورەترین گورز لە سلێمانیا بەر سەرچنارکە بەڕاستی، چونکە زۆر بەمان دووبرا بووین. زۆر بەشیمان دووبراکان هەمووی لە یەک ڕۆژە جەنازەکان هاتۆتەوە بە دایک و باوکی. گەورەترین گورزی ئەومان بەرکەو حیزبی بەعسمان بەرکەو لە سەرچنارە. 29/1985 ئالەم شوێنیان نووسە بوو. ئەمە شوێنی نووسنی قەرەوەڵی من بوو. ئەم خانووە کەلاوە بوو، هێشتان دنیا ڕووناک نەبوو بۆەوە. ئەوەم جۆم لێ بوو تەقەتەق و جۆم لە دەنگی عەرەبی بوو. بیکەرەوە بیکە ئفتح باب بە شەق کەوتنە دەرگاکان. ئەتر ئەشڵەژەیت دایک و باوکم لێیان نووسە بوون، بەرزانی برام لەو لاترەوە نووسە بوو لەگەڵ مناڵەکانیە. دایکم چوو دەرگاکە بکاتەوە، بەڵام تا ئەو چوو دەرگا بکاتەوە لێرە بە پەیژە بۆ من سەرکەوتن ئەلم دەرگایە ئەلم کەلاوەیەوە. یەکسەرات نەسەر قەرەوڵەکەم لێرە ئەسە قەرەوڵەکاتم دێت دەستیان خستە دەستماوانێ و ناویان لێ پرسیم کاروان کەریم عەبدوڵای بەڵێ یەکسە بردمیان بەڕاکردن تا خوارەوە بردمیان سیارەکانیان لەسەر جادەکە ڕاگرتە بوو. ئەنی وایان کرده بوو ئەم چواردەوریان گرت بوو بۆیە کەس نەتوانێت دەرچێت، هەموو سەری کۆڵانەکان گیرا بوو. لەگەڵ ئەوەشە کۆمەڵە جاشیان لەگەڵا بوو، جاشەکانی بەکری فاتیان لەگەڵا بوو کە حیمایی قوات خاسەکان یەکرد لە شەیدان و لەسەر جادەکەەوە. منیان برد ئەوەم نەزانی دوو برادەری ترم هەر لەو لاوە، دوو برای ترم کاوە و کەریم هەر لەم کۆڵانەیە بەرامبەرمان ئیبراهیمیان برد، ئەوە شەهید بووەوە دیار نەماوە. چوونە خواردە ڕزگاری حەمەجۆڵایان هێنا، چوونە هەرو کۆڵانەی ئەو دیومانەوە حەمومینیان هێنا، حەمەیاسین ئەوی شەر شەهید بووە لە سێدارە عێراقا. تر لێرە بەڕێکەوتن چوونە ناو خانۆکانی سەرچنار. بەرزانی براشم من بەڕاستی نەمزانی ئەویشان هێناوە. بەرزانی برام پێشمەرگە بوو، پێشمەرگەی تیپی 37 پیرەمەگرون بوو، نەخۆش بوو کە مفاوەزات تێکچۆ لە ماڵەوە مایەوە گورچیلەی کێشەی هەبوو، ئەبووە ئەمەلیاتی بۆ بکرایە لە ماڵەوە مایەوە. ئەتر کە تۆ قوات خاسە بێتە سەر ماڵێک و چەند گەنجی تیا بێت ناپرسێت تۆ چیت، ئەو بات بەبێ پرسوڕا ئەو بات. ئەویشان هێنابوو. 29/1985 ئالەم خانۆی پشتمانەوە لەگەڵ کەریمی برام کەریم نادر محەممەد هەردووکمان بەیەکەوە گیراین لەگەڵ 14 کەسی سەرچناری کە زۆربیان دووبرا بوون، لەگەڵ 14 کەس بەیانی دەوری سەعات 4 بۆ 5 بەیانی ئالێرە گیراین. سیارەیەکی شۆفرلێت ئالێرە ئاوەستا بوو لەسەر ئەو دیوارە و بەمان هاتنە سەرەوە ئێمەیان گرت، کە ئێمەیان گرت کە تەماشامان کرد. کوڕێکی کەشمان لەگەڵا بوو شەید حەمەومین کە ئەعدام کرا، ماڵیان لە سوچی ئەو سەرەوە بوو. شەید حەمەومین لە سوچی ئەو سەرەوە ئەویشیان هێنا، ئێمەیان هێنا بۆ ئێرە
سواری ئۆتۆمبیلەکەیان کردین دوایی هەمومی نیشانهێنا بە بیجامەوە کردیانە سیارەکەەوە سارێش کە لە خوارتر وەستا بوو کۆمەڵێ لە برادەرەکانی کەمانیان سوار کردبوو ئێمە یەکتریمان نەزانی چۆن چۆنیە سیارەکانی تەوارەکانی بە کریفاتە لە پشتەوە وەستا بوون کە گەیشتی نەتەوارەکە ئەجا زانیمان چێگیراوە چێگیراوە لەگەڵمانە تا ئەو کاتەش نەمانەزانی چکە چاویان بەستە بووینەوە ئاگامان لە هیچ شتێک نەبوو بە زەمانە ئەوە نەمانزانی کۆمەڵێک چەگار بەسەرمانەوە بە کوردی قسەیانە کرد چەگار بەسەر ئەو کاتە زانیمان کە تەوارەکانی بە کریفاتن کە بردیانین بۆ تەوارێکە ئالێرەیە من کە سرم هەڵبڕی لەسەر ستارەکەەوە سێرم کرد سیارەکە لەم شوێنەی منە وەستا بوو کە لێی وەستاوم پیکابەکە ئالێرەیە وەستا بوو تەوارەکانیش بە سەربانەکەی بڵاو ببوونەوە هاتنە سەربانەکە ئێمان بە شەق داگرتە خوارەوە من و کەریمی برامە هەر بە بیجامە و بە شەقەوە من کەریمی برام بە پێی پەتی من باش بوو نعلم لە پێ کرد ئەو کاتە من تەمەنم 19 ساڵ بوو کەریمی برام 21 ساڵ بوو نیانتوانی خۆیان ڕابگرن لە بەردەمی و تازی بوو هینە کۆمەڵێک کەسی کەشمان توانیمان تۆزە خۆ ڕاگر بین بەڵام ئەو کەسانەی کە خۆڕاگریش بوون هەنێکیان لەگەڵ منابوون بەڕاستی بێسەر و شوێن بوون لەگەڵ ئەو 73 کەسەیە کە لە ئەمنی عامەوە بردیانن مفاوازاتەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ حکوومەتی باسا ساڵی 1984 ڕێخستنەکان هەمووی کەشف بوو بە تایبەتی لە سلێمانی و سەدوو سینێپانی و ئەو کاتێ دوای هەڵۆشانەوەکەی بە تایبەتی دوای شەیدبوونی ماوەڕیشەوەی کەم ناگادار بوون حکوومەت کەوتە گرتن و خۆ ئامادەگرتن بۆ گرتن ئێمە تا من خۆم لێکە بووم لە یەکی مەحەدی فنوجەمیلی دەرچوون بۆ توم گیرام تامان بۆی ڕێخستنەکانەوە کۆمەڵە تەلەبی مەحەدی فنوجەم پەیمانگای نوێژوانەکان بووین دواتر کە بردیانی سێرەکەم زۆری خەڵکتیایە مەسەر بە تایبەتی حملێ کرابوو لە توی مێرێک حملێ لە چوارباخ حملێ لە مەجیبەکانی زۆر زۆر لە تەوارەکە دوای بردیانە ئەمنی سلێمانی من دوو شەو لە ئەمنی سلێمانەوەی لێشی کانونە بردیانی بەرەو تکریت لەبەرەوە کەرکک لە کەرککەوە بردیانی بۆ خەستەخانەیەک من میوا بەسکەم خەستەخانەیەکی عسکەری بوو ئەو ڕای تاایە کە مەسوولی تەوارەکە بوو تەمەنی لە خەڵگە بەرسیت ئەم لێچەنە موالی دیچەنی لەوە دەسی بەگەر کات مناڵ جیاب کرێتەوە لە ینی حکم بەدرێ ئەگەر بەپی تاوان بەپی اعترافاتەکەش ئەوان تەبەن خەڵکیان لە حکمیانەیە زیندانی فزەیلەی خۆر ئاوای بەغداد خۆری دەیان گەنجی سلێمانی ئاوا کرد ئەو زیندانە زیاتر لە 100 گەنجی شاری سلێمانی لە خۆ دەگرێت ئەوان بە ئومێدەوە دایان ڕوانیە ژیان بەڵام هەموو بێ ئاگا لەوەی کەپەتی سێدارە و گول لە بارانکردن چاوەڕوانیانە چیرۆکێکی تا هەست بکەی ناخەژێن چەندین لەو زیندانیانە برای یەک بوون و بەیەکەوە بوون دواتر لێکدابڕان و هەریەکە و بەرەو گۆڕستانێکی ون بووبران 73 گەنجی نێو شاری سێمانی بە دوو کۆمەڵی جیاواز دەبرێنە دەرەوە بێ سەر و شوێن دەکرێن ئێمە هەوڵمان زۆردا ناوی ئەو 73 شەیدەمان دەست بکەوێت بەڵام نەمانتوانی بەدەستی بخەین 73 بەڕاستی کۆمەڵی خەڵک زۆر هەنێک خەڵکی تیا بوو خەڵکی مەجیبەک بوون هەمووی کوڕی سلێمانی بوو گەنجی سلێمانی بوون هەنێکیان لە مەجیبەکەوە هەنێکیان خەڵکی چواربە زۆربیان خەڵکی چوارباغ بوون سەرچناری تیا بوو توی مەلیکی تیا بوو بەڕاستی کۆمەڵێک گەنج بوون لە دوای مانگی سێەوە کە ئێمەیان نەقڵ پێشەوە لە پێش مانگی سەیە کۆمەڵێکیان لێ بردی لە پاشە نەقلیان کردین ئێمە هەموو خەڵکی سلێمانی بوون هیچ شارێکەکەمان لەگەڵانە بوو نەقلیان کردین بۆ ئەمنی عام لە ئەمنی عامیشەوە وەجبەیەکیان لێ بردین لە دوای ئەوە مەحکەمە دەستی پێ کرد لێرە کابرایەکیان برد مدیری معمەلی چیمەنتۆ بوو کە گوایە ئێمە ئاگامان لێ بووە و خەبەرمان نایەوە من لە محکمەی سەورە و کاتە پێم وتم کاکە ئێوە خۆتان زڕوفەکەزان ئێمە ناتوانین خەبەر بین لەبەرەوەی ماڵم ناڵمان ئێمە ئەو کاتا بین بە دژی شۆڕش ئەگەر ئێمە خەبەر بین کەواتە ئێمە لەگەڵ ڕژێماییشمان کردو دژی شۆڕش لەبەرەوە ناتوان ئێمە ئاگادار بووین بەڵام پێمان وتمان ئێمە ناتوانین خەبەر بین لەو کاتە ئیتر بەڕاستی بە هەر جۆرێ بوو پێچێ ئاوات بەندەر قەناعەتی بەو قسەیە کرد بێت تەهاو یاسین بەڵێ ئەحمەد و مەحموود عیرفان و عوسمان 6 برا دووبرا بە یەک ڕۆژ جەنازاتەوە ئەم سەرچنارە بۆ ماڵێک ساڵی 86 لێرەوە کە بردینیان ترکە هەمویان کۆ کردەوە 4 کەسە یەکسە بەرەو تەواری سلێمانیان بردین ڕیزیان کردین زۆر سارد بوو
پاییز بوو 29 بە بیجامە و تیشرت و وینێکەوە بردبین یان یەکسەر هەر بیجامەکانی خۆمانیان دڕان و چایان پێبەستینەوانێ ڕیزیان کردین و یەکەیەکە بردیانێنە ناو تەوارێکەوە لە قاعێکی گەورەیان دایان ناین دەرخۆ چامان بەسرابوو نەمانەزانی لەکوێ ئەمانزانی کە تەوارێکێ بەڵامتر نەمانزانی براینە چۆوە تا ئێوارە لەو قاعەیە دانراین بەڵام بتر هەچی حرەسێک و قوات خاصەیەک لەو قاعەوە هاو شەقێکیان چێبڵێکی تیا کێشای ئەوەتر ئەوە بەشمان بوو ئەو ڕۆژە تا ئێسش گلەی لێ کەس ناکەم مەگەل لەژێر دەسەڵاتی ئەو ئەشکەنجە دڕندەی کە ئەوانەیان کە لە ئەترافکردن قەت گلەی لەو کەسانە ناکەم بەڕاستی چکە ئەشکەنجەدانی ئەوانە لە عەقڵان نەبوو بە هەموو شێوەیەک بە هەموو شتێکیان تاقی کردوتەوانێ تەنانە دەم لەو ئاخریامە تا ئێستا لە تەواوی بوون سەجانێنایان نا بە خەڵکەوە بۆ ئەترافکات دانیان بەس دەرێنای مخۆم یەکێکم لەوانەیە کە لوتمیان شکان پەنجەم شکات تا ئێستا پەنجەم ئەسەری شکاوی پێوە بدارماوە هەر بە چێبڵ و لەیان شێوەی هەڵواسینیان شێوەیەک بوو بڕواکەی لە قەت لە ژیانمان من ئەو شتانەم نەدی بوو بۆ شێوەی هەڵواسینە شوێنەکە نەخێر تەوارێکە دایرێ تەوارێکی ئەمنی حزبی بەعەز مەکتەب بوو قوتابخانەی سەرەتایی بوو ڕەحلەکان هێشتان تیاما بوو هەڵواسینەکان چۆن ئایان کرد دوو ڕەحلیان دانا کە لە بچە بوویت کە لە بچەکانی نای خوار و یەک بۆریانە کرد بەم قاچەتە بە دوو کەسی بەقوت بە تەوارەکانیان کردی بە بینی ڕەحلەکانە ئەتر چی و لێ هاوقاچی بەرزە بۆ ڕێک بۆ فەلاقەکردن و سەریش لە عەرزەکەی هابوو ئەتر بە هەموو شێوێک ئەشکەنجیانایی نەشانێش ببوورێتەوە بە کارەبا و بە ئاو کارەباش تاسیری نەبووە ئاوی ساردیان پیا کردی بەس بۆی هۆشە هەبێ و قسە بکەیت ئەوەی لەبیرم ناچێتەوە بۆ بەرنامەیەوە زەرورە لە هەژدەی سێ بوو یان حەڤەی سێ هەژدەی سێ ساڵی هەشتا و شەش کاتێک بازای دەرگای هین کرایەوە دەرگای فەزەیلێ کرایەوە مەجموعێ خواخاسە بەجلی پاکەوە دەژوورێ خۆیان پیاکرد سێرەکی نییە کابرای باڵەمان ماوەندێک قژێشی بۆ یاخی کامی کرد بۆ قاتیشی سەوزینە بەرا بوو مەجموعەی مستریشمان لە حوشەکەی سفرە هێناویان لەسەر دۆلار و مولارەوە لە حوشەکەی بوون وڵا وتی من خەیرڵات تۆفاحم خاڵی سەید ڕئیسم ئەم میسرەکان کردیان بە چەپلە لیان و نازانم چی وتی بەرحاڵ وتی نیسا لە قەسرەوە هاتووم سەید ڕئیس عەتفی هەیە بەرامبەرتان و بەبوونەی نەورۆزەوە کە نەورۆز زیاد محاولەیەکەم ئینە بکەین کە ئافات تێبات و بەرتان با ئێوە کەسان لە مەلعەبانە گیراون کەسان لە شاخانەی هەمووتان لە مەلعەب و مەکتەبەکانە گیراوە باسیەوەی کردوتی سەری تورکیا کە بزان ئەوە ناتوان بە کوردی قسەکەنەوە ئێوە تا بە کوردی قساکەن زمانێکدان زۆری قسە کرد وتی سا عەریزەیە بنووسن ئەی بەم بۆیە وڵات برادێکمە عەریزەکەی نووسی یەکێ لەوانە کە من ئیمزام کردم بووم ڕزگاری حەمەزۆڵا لەگەڵ ئەو حەمە سمێڵە یادی بەخێرەوەش لەو پەنجا مناڵێ کەس ئەو پەنجایە کە دیار نەماوەی باسیەوە شوەکەم وڵا عەریزەکەیان برد و ڕۆیشت تر بوو بە چەپڵە لیان وتیان بەرەبین بۆ ڕۆژی دوایی بۆ ڕۆژی دوای هاتن نای 23 کەسیان خوێنەوە وتیان بە یاتاخ و وەرنەوە بوو بە فەرتانە بوو خۆیان پێچایە ڕۆیشتن و هەڵپەشی و فەرتانە وڵا ڕۆیشتن ئێوارەی ڕۆژی ئاگرەکە سەر بینەوە 20 مانکە 23 هاتن هەمومانیان بروتیان وەرن هەمەزانی بەرەوبەر بوونە هەمومانە سواری ساری کە پس کرد و بردیانین دووریان خسینەوە وڵا لە حوشەیەکە سەریان پێدانوێنی و چایان بەسرا و سەریان خسین بە قادر بۆ بۆینە کە چوین بۆ ناوینەکە سەرمان کرد لە ناو پەنجەرەکە گڵۆپەکانی مەلعەب شەعب دیارە مەلعەب شەعب زانیمان ئەمە ئەمنەکەیە ئەمنی عامێ مان هیچ نییە لێرە بە وەڵامانەکەن و دیارەشتەکە وەز بە وەز بەڕۆی چەند ڕۆژی پێچ و هاتن نای 27 کەسێکیان خوێنەوە یعنی ئەو لە 23 ئەم لا بوو بە 27 50 کەس تەمەەوە 50 کەسە تا ئیستا ئاساریانی هەریچ نوکە بیرماچێ دژیروانی ڕەشی عارف و ڕژیوانی ئەژی گۆران حەمە سمێڵ گۆرانی کەبارچی و ناوانی کە لە خەیاڵ ماچکۆز دێوە تێکەڵایەوە بوو تایسا ئەوانە هێرن دیاری جگە لەو 73 گەنجەی لە فزەیلەوە بۆ مەرگبران بەشێکی تری گەنجان لە دایرەی ئەمنەکانەوە بڕیاری لە سێدارەیان بۆ دەردەکرا دادگای بەناو شۆڕشی ئەو سای بەعس بە کۆمەڵ فەرمانی لە سێدارەدانی دەردەکرد بەعس وەگەوەی بیەوێت خۆشی لە کوردان تێک بدات و وڵات ڕەشپۆش بکات
ڕۆژێک پێشسەری ساڵی 1970 زیاتر لە 40 گەنجی سلێمانی لە سێدارەدا و بە کەسوکاریان ڕاگەێنرا کە بچن تەرمەکانیان بێننەوە. هاتنەوەی تەرمەکان کەوتە سەری ساڵ، بەڵام بەعەس نەیدەزانی کوردستان وڵاتی بەفر و خوێنە و بەو کارە ساتانە ڕاهاتوە و شەیدەکانیش لای کەسوکاریان باڵندەکانی بەهەشتی خوداوەندن. ئیتر سەری ساڵی سێمانی بووە فرمێسگرشتن بۆ شەیدەکانیان. لە هەمووی ناسۆرتر لەو کاتەدا یەکێک لە شەیدەکان کە تەرمەکەی بەسەر ئۆتۆمبیلەکەوە دەبێت بەرەو سلێمانی دێنەوە. بازگەی ئەو کاتی بەعس بە بیانووی داخستین ڕێگای نێوان سلێمانی کەرکووک لە دوای کاتژمێر 4ەوە دەیان جەڕێتەوە نێو کەرکووک. ئەو شەوەش هیچ مزگەوتێک دەرگایان بۆ ناکەنەوە تا تەرمەکە لە مزگەوتەکەدا دابنێن. بۆیە تا بەیانی بازگەکە دەکرێتەوە ئەوان لەبەر لێزمەی باران بە تەرمی شەیدەکانەوە لە بەردەم مزگەوتێکدا لە شاری کەرکووک دەمێننەوە. بەڕاستیمانە بێ باس کرێک هەر چەند مەسەلە چ کەسەکە نییە. 7 کەس لە فزەیلی و براوە تەنانەت جەنازەشیان نەدۆزراوەتەوە. وەڵای موسلێمانی بەڵێ بەشێکیان ڕێخستن بوون، بەشێکیان ڕێخستن نەبوون. هەرگەنجی ئەوە بوون وەکۆی پێم وتی کابرا بە سیارێک بردویانەتە دەرەوە نەفرێک کە بابیان بۆ کڕیوە جگەرێکی سۆمەری درێژ بە ناوبانگ بۆ کاتیاوێنەتێ 2 زەلامی بۆ هێناون. هەردەستی بۆ تۆ ڕابکێشە لە توی مەلیک پیاسەتە کرد، ئەیانێنایان خستی تەکسیەکەیانەوە و ئەیانێنای لە تەواریەکەیان کردی بە تەنزیم. هیچ پەیوەندێکی بە ڕێخستنەوە نەبوو. 3 مانگ لە ئەمنی عام بووین، دوایی لە ئەمنی عامەوە بردێنەوە بۆ فزەیلیە. فزەیلە سجنێکی شورتەی بەغا بوو، حەجزی تیا بوو، تێکەڵ بوو لەوەی حەجزی بڵین بازرگانە عەرەبەکانی کە بە دۆلار ڕۆمانەوە ئینان کردبوو مەعامەلیان کرد بوو گیرابوون، ئێمەشان تێکەڵ لێوان کرد. کۆمەڵێ میسری تیا بوو، لەوێ ماینەوانێ نزیکی 4 مانگیش لێ ماینەوانێ. چەند کورد بوون ئەوانەی لێ؟ 100 کەس بوون. ئەم 100 کەسە هەر بەیەکەوە بووین کە لە سلێمانیەوە بردیانی یەکسەر ئاوا گیان نەکردینەوانێ. بەڵام کە بردینیان بێگومان خەڵکی تریشی لێ بوو، زیندانی تر عەرەبی لێ بوو، کوردی تری لێ بوو، خەڵکی هەولێر درهۆ، خەڵکی زۆر لێ بوو. لە فزەیلێ تێکەڵی ئەوانیان کردین لە مانگی 3 1986 3 ڕۆژی ماوو بۆ نەورۆز لە پڕا دەرگای سجن کرایەوانێ و خەزوری سەدام حوسێن هاو بۆ لامان عەبدوڵڵا توفاح خێرڵڵا توفاح ئەبوو هاو بە کۆمەڵی حمایە و هەمومانیان کۆ کردەوە و تر دەستی کرد بە قسەکردن. وتی من لەلایەن سەید ڕەئیسەوە هاتووم داوای لێبوردنەکەن کە ئێوە گەنجێکن بێتاوانن نەزانین ئەوە هیچتان نەکردووە، بەڵام ڕەش بگیر گیراون و من وعدیەوەتان پێم بۆ ڕۆژی نەورۆزیەوە موتان لە ماڵەوەن. بەڵێ تر دڵ خۆشەوە نیە تر کەوتنە پێکەنین و قسەی خۆش و کە ڕۆژ دوایە و ڕۆژی 23 هاتن ئەو 7 کەسیان لێبردین. ئەو 7 کەسە ئێمە بە هەموو ئەوەی خۆمان وتمانەمانە تر نامەمان نووسی و بیە بەدەستی کەسوکارمان و یەکێ لەو 7 کەسە بەرزانی برام بوو لەگەڵ ئیبراهیم کە لەگەڵ خۆمانە بوو. تر نامە بنووسە و بڵێ ئێمەش ئەوەی ناماوە بەربین ومانە، بەڵام بەداخەوە تر کە ئەوەی نەبردێمەشان بەرە و ئەمنی عام بردەوانێ و لە سەیرەتای 4 دەستیان کرد بە مەحکەمەکردن. ئەو هەفتەیە سەرنگون کرد. بەڵێ بەڵێ ئەو هەفتەیە جەنازیان هەر نەدۆزراوە. ئەو 7 کەسە زۆربەی زۆران مەجیبەجی بوون لەگەڵ سوارباخی. ئێوەتر حکم دران بەچی؟ ئەتر دەستیان کرد بە حکم بە پێوەی کاچوویتە مەحکەمە. محامەیەکی کارتۆنیان دانابوو دیفاعی لێ کردی، بادینیە بوو، قسەی بادینیە کرد. بەڵام ئەوات بەندە پرسیارێکی لێ کردی بەریئیان مزنیبی، بەری ئەم دەستیە کرد بە جنێوان و تەزجیل لێ کرد ئەو ڕۆژە. ئەیان بردیتەوەی تر بارەزی خوانیان بردیتەوە سژنی ئەمنی عام، ئەیان بردیتەوە فزەیلیە، چاوەڕی ڕۆژی تری مەحکەمە دەکردەوانێ. من 3 ڕێک برامە مەحکەمە، سەری سێم ئیعادەی تەحقیق کردمەوانێ برامەوە بۆ مەنزومەی شیمالی لە هەولێر لەگەڵ 40 کەسە. 40 کەسەکە تێکەڵ بوو لە خەڵکی ئیبراهیم پاشا، مەجیبەک سەرچنار، من بە تەنیا سەرچناری بووم. حەزەکەم ناوەکان بڵێم چێ بوونەوەی کە لەوێت تاقیقان لێکردین. یەکێکیان سەرۆکی لیژنەکە کاکلاغا بوو،
کاکلاقای کە پارێز بەڵێ لەگەڵ چوار مفەوەزی تەواریکە سەرەتا تەحقیقان لە ئێمە کردبوو ئەوانە تەحقیقان لێ کردین ئەوانەی تەعزیبی شانیان هەمووی فیدایی فەڵەستینی بوو بەڵێ من بۆیە من بەڕاستیەمانە زۆر باشە بووترێت ئێستا فەڵەستینی بوون بەڵێ فەڵەستینی بوون هەموو بەیانێک سەعات چواری بەیانی دەستیانە کرد بە تەدری فەڵەستینیەکان ئەمە لە ژەرزێنمینێکا بووین لە مانزومەی شیمالی هەولێر لە دوای تەدریبەهات نەخوارەوە بۆ تێهەڵانی ئێمە ئەتر هەچی هیلاکی خۆیان بوو لەسەر ئێمە دەریانە کرد هەر هەمووی جامانەی فەڵەستینی و زمانی عەرەبی فەڵەستینی ئەتر ئەو لیژنەیە چی قەرارراوە لەسەر تۆ ئەیان بردیانینەوە بۆ ئەمنی عام جارێکی تر لێەوە ئەو ڕۆژی من برام مەحکەمەی سەورە 18 کەس بووین 18 کەسەکە تێکەڵ بووین لە مەجیبەک ئیبراهیم پاشا من تەنیا سەرچنار چوار باخیش بەڵێ لەو 18 کەسە 15مان بە یەک جار حکمی ئەعدام بران 3 کەسی ژەمە بە تاکە براین لەسەر و حکمی مؤبەد دراین مجموعەیشان تەجیلکردن مجموعەیشان حکمی لەسەردادایان بوو دەچوو چاو کاتێک کە سواری سیارەکەیان کردین لە بەیان بردین ئێمە چکەمان بۆ ئەحکامی خاصە لێ دامان بەزێن و بچینەوە حکمی خۆمان لەناو سیارە کەپسەکەەوە بیرین بێ مەجموعەی برادەری بەوانی کە لە حکمی ئیدامە بوون گۆرانی سرودیانەوەین کابرایشی قواخاستیا بۆ برای ئیسماعیل محەمەدەوە بوو یاریکەری منتەخەبی عێراقی بووین دەستی کرد بە گریان ئەو گەم و گەنجە جوانە ئەبرێن بۆ ئیدام و گۆرانیە لەوان ئیتر ئێمەیان برد بۆ هین ئەمیان دابەزان لە خاصە و دوایی و دۆتر دوای کە بیسمان و کەس و کارێت ئەوانی کەشان بردبەوە تاقیب بۆ سلێمانیانە و دوایی مەجموعەیشان بە ئیدام کەوتن بەڵام لە سێدادرا ئەو گەنجانەی لە ماوەی هەفتەیەکدا شەید کران و لە سێدارەدران بریتی بوون لە شەیدان کاروان نەوزاد حەمە ئاغا عادل عومەر غەفور تاریق محەممەد فازیل محەممەد خەسرە و نەجات سعید محەممەد تا ئەحمەد محەممەد دارا محەممەد صادق محمود کەریم ساڵح عوسمان علی قادر سامان عەبدولعەزیز محەممەد سالار نووری ڕزگار ئەنوەر حاجی ڕەزا لوقمان محەممەد قادر فەرهاد حسێن فەرەیدون حسێن نەوزاد ئیبراهیم سعید هێرش مستەفا محەممەد ئەکرەم سدیق معروف حکمت محەممەد نووری ڕزگار علی کەریم ڕێبوار محەممەد کەریم تەها حسێن شێرکۆ ڕەزا ئەحمەد عەزیز عەبدوڵڵا حسێن خۆشی بۆتان محمود محەممەد مەولود قادر محەممەد سۆران فاتح ئەمین قادر ئاکۆ ڕەشید فەرەج عەبدوڵڵا علی شەریف دلێر محمود علی میرزا نەبەز محەممەد ئەحمەد جەبار حەمە ساڵح محەممەد سدیق سوارە فەرهاد ساڵە ئەحمەد ڕێبوار حەمە غەریب ڕەحیم هێرش کەمال قادر دلێر ڕەزا جەلال محمود مارف ئاسۆ حەمە علی ڕەحیم نزار نووری ئەحمەد ئەحمەد حسێن محمود حسێن هۆشیاری وەستا عەزیز لە ساڵی 85 بە فرەزەیە شەو سەعایەکی شەو چوونە سەر ماڵەوە ماڵیان لە شارەوانی سلێمانی بوو طبعا ئەمانە مەجموعەیە خوشک و ئەمانەیە بوو دەی گردیان دەستیان کرد بە هاوار و خەڕەخەڕ چییە بۆ چیەی بن چییە وتی هیچمان پێێتی ئیستا هێنینەوە ئیتر ئەو بردنەی بردیان تا بینێ هیچ سۆراغی نەبوو لە چۆیە لە چۆنیە وەختی تر جوابیان بۆ هێنان لە سدری فەزەیلێ بوو دایکی دوسێ جار چووم بۆ مهاجە و ئەمانە و واستە و واستەکاری محاولەی کرد لە پەنجەرەکەەوە نەختی قسەی لەگەڵا کرد و ئەمانە و ئێتە وتی دای ئیشەڵا بەرە بین هیچ نییە هەروە لێرە هەمومان دەوری چلکەت 50 کەسێنە لێرەین ئینتیزاری ئەوەکەن کە بداین چیمان لەکەن چیمانەیە ئێتر دەنگی نەما ئیتر بوو بە ساڵی 1970 جوابیان بۆ ناردین وتیان وەرن مەیتەکەی بەرنەوە لە ئەبوو غرێب 5/1/1970 ئەو شەوە من نەمەتوانێت بچم شاوەی برام دایکی نەوزاد دڵشاتی برام هەمویان چوون بۆ ئەوێ مەیتەکان وەرگردەوە ئێمە ژێنانەوە بۆ سلەیمانی
تاوان زۆر بوونەوانەی هێنیانن هەر یەکە و گەر ڕۆژی بە ماڵی خۆیان و ئەمانە و ئێتر بوو بە قڕەقڕ و بردیان و ئەمانە و ئێتر نانێش دانژێن بۆ تەعزیەکەی ئیتر ماینەوە ئەتوێنە ماڵانی یەکتری هینمانەکرد مواجهەمانەکرد بۆ کە ئەو کەس و کارانەی ئەمانە بە گوێرەی قسەی وتوان لەو وەختا گوایەتی ئەمانە هەمووی مەجموعە بوون ئیتیساڵیانەوە بە یەکێتی نیشتیوانی کوردستان دۆخەکە زۆر ناخۆش بوو بڵێ بۆ چۆکەم هەر ئەوەی ئێمە نەبوو هاتۆتەوە هینەکە لە حەد تێپەڕ بۆ چل کەس بێتەوە بە شاری سلێمانیم ئیتر ناڕەکە شتێکی بێت تاقەت ئیتر لەمانەداین چی بکەین وەرە ئەمیش تاقانە بوو هەژن و خۆش شتێ خوشکێ بوو ئیتر کەوتینە ئەوەی کەوان ناداین چی بکەین هیچ شتێکمان نەبوو کەوا ئەمینە دەرباز بین لی کەسی نییە وێرا قسە بکە کەس نییە توانی باسی هیچ بکە ئەمانەوە بەڕاستی نییە ئەوە بەنسبەت دینەوە ئالی سلێمانیەوە زۆر پیاو بوون لەو مۆزوعە تەبان کەس نییە وێرا قسە بکە حتا نییە ڕەفیقتە لەگەڵ تایە کەچی نییە خەبەری لایە بەتەبان بەنسبەت شاری سلێمانیەوە زۆر فەرقی بوو لەگەڵ شارەکانی کە چونکە ئالی سلێمانی زۆر پیاوە هاتینەوانێ من و کاوە بەیەکەوە کاکم هاتوو بە دوامانەوە بەغا هاتنەوەتر کۆڵان هەموو هاتنە دەرە و باوش پیاکردن و هاتنە ماڵەوانێ و ئەتر کاتمە ماڵەوە زانیم شتێک هەیە بەرزانی برام شتێکی بەسەر هاتووە یەکسەر پیان نەوتم بەڕاستی ئەتر دانیشتن و تۆزیەوە نیە شۆکە بیت تۆ لەو ژەردەستی زاڵمێکی ئاوە بیتەوە ماڵەوە ئازاد بیت ئەتر وردە وەردە پیانوتم ئەوان پرسیاریان لە منە کرد بەرزان چی لێ هاو تر بەڕاستی من وام وتم ئەی بەرزان ئازاد نەکراوە تام نەخێرەوە بەرزان ئاگامان لێ نییە چکە ئێمە بۆ هەفتا کەسەوامان نەزانی ئازاد کراوە ئەوەی جیاواز بووە لە گەڕەکەکانی دیکەی سێمانی کارەگەڕەکێک کۆمەڵێک گەنجی لێ دەستگیر کراوە بە شێوەی جیاواز بەڵام لە گەڕێکی سەرچنال لە ماوەی 2 کاتژمێردا 4 گەنج دەستگیر دەکرێن دووبرای تێدا بووە ئەوانەی سەرچنار دەستگیرکران و دواتر شەیدکران بریتین لە شەیدان بەرزان محەممەد ئەمین نزار نووری محەممەد ئەمین یاسین ئیبراهیم عیرفان کەریم ئەحمەد حسێن مەحموود حسێن ئیبراهیم ساڵح سامان عەزیز ئەم شەیدانە 4 کەسیان لەو 40 گەنجەیە کە لە سەری ساڵدا لە سێدارە دەدرێن و شەید دەکرێن 4 کەسیش لەوانەی سەرچنار ئازاد دەکرێن ئەوانیش کاروان کەریم کاوە نادر و کەریم نادر و ڕزگار محەممەد ساڵی 1970 سێبەری ڕەش و تاریکی جەستەی قەڵەڕەشەکان کەوتە سەر شار ترس و بیمێکی سامناک چەشنی ژەهرێکی کوشندە هەناسەی شار نشینانی سوار کرد ژمارەیەک گەنجی خواردتەمەنی 18 ساڵ ڕاپێکی زیندانی ئەمنەکان کران پیاوانی ئەمنی بەعسیەکان بەلەچکەکانی دایکیان تون دەستی منداڵەکانیان شەکەت دەدا و چاویشیان تون دەبەستەوە ئەو زوڵمە ئەوە بوو کە بەعس تەنها مەبەستی بوو سوکایەتی بە کورد و کوردستان و خەڵکەکەی بکات لە بەرنامەی جێپەنجەی مێژوو دەمەوێت
تیشێکی زۆر ڕووناک و گەورە بخەمە سەر ئەو مێژوە پرشنگدارەی کە گەلی کورد هەیبووە بەرامبەر بە بەعس و ئەو مێژوە ڕەشەش کە بەعس هەیبووە بەرامبەر بە گەلی کورد. بۆیە دەبێ هەمومان شانازی بکەین بە مێژوی کوردەوە و بە شۆڕشەکانی کوردەوە و هەمووشمانە بێ ئاشنابین بەوەی کە گەلی کورد لە ژێر دەستی بەعزدا چەند چەوسێنراوەتەوە، چۆن مناڵان بەرەو پەتی سێدارە براون، چۆن ڕۆڵەی لە بەردەستی دایکیدا هەڵگرتەوە بە لەچکی دایکی چاوی بەستۆتەوە و قۆڵیشی بەستۆ و بەرەو زیندانی بردووە. بەردەوامە بین لە مێژووی چل مناڵەکەی سلێمانی و شەیدانی شاری سلێمانی. ئەم وێنەیە کۆمەڵی لاو بووین لە مانجی 12 1970 بە شێوەی جیاجیا دەستگیر کراین. ئەم وێنەیە بە چل منداڵەکەی شاری سلێمانی ناسراوە. ئەم وێنەیە بەڵێ بە چل منداڵەکەی شاری سلێمانی ناسراوە، بەڵام لە ڕاستیە چل منداڵ نەبووین، 34 نەفەر بووین. لەو 34 نەفەرە 24 لە هەواڵەکانمان شەهید بوون و 10 کەسیشمان ئازاد بوون. لەو 34 نەفەرە 4 دوو برامان لەگەڵدا بوو. ئەو 4 دوو برایە شەهید دارا و شەهید عەلی، شەهید جەلال و شەهید حەسەن، شەهید محەممەد گوڵپی و شەهید ئەحمەد گوڵپی، شەهید کەمال کاگوریا برابوون، کاگوریا ئازاد بووە. بەهۆی ئەمە شەبەکەیەک بوو، ئەم شەبەکەیە کەشف بوو لەلایەن دایرەی ئەمنی سلێمانیەوە و لە دوای کەشەبوونەکەی بە شێوەی جیاجیا دەستگیر کران. ئەجا هەبوو ڕاستەوخۆ لە شەبەکەیە بوو، هەبوو بە پەیوەندی پێیانەوە هەبوو پەیوەندی پێیانەوە نەبوو، ئیتر بەو شێوەیە بەو کۆمەڵە لاوە دەستگیر کران. ئەم وێنەیە بەروار و مێژووی ئەم وێنەیە 15/2/1989. پێش ئەم وێنەیە تاک ڕسمیان گرتین، بەڵام دوایی هەمومانیان کۆمەڵ کرد بەو شێوەیە ڕیزیان کردین و دایانیشاندین و ڕسمیان گرتین. خۆشبەختانە ئێستا ئەم لە دوای ڕاپەڕین ساڵی 1991 دەست خەڵکانی دڵسۆز و نیشتمانپەروەر کەوت. ئێستاش لێرە لە بەشی مۆزەی ئەمنە سوورەکەی وەکو ئەرشیفێک هەڵگیراوە. هەر یەکێ لە ئێمە خوێندنەوەیەکی بۆ خۆی هەبوو، وتمان ئەمە کۆتا وێنە یا کۆتا بینینی یەکتریشە لە سەر زەویە. یعنی خۆمان لە دوای وێنەکە بە ئەوە نازانی کە لە ژیاندا بمێنینەوانێ. من پێشتر تەمان نەمزانی بوو کە لە ئەو برادران لێیان دەستگیر کرا بوو. من خۆم شەوی 18 لەسەر 19/12/1980 مەفرەزەکانی ئەمن هاتنە سەرمان و دەستگیریان کردم. ناویان پێ بوو کە هاتنە سەرمان، وەرەقەیەکی دەرهێنا باوکم لێ بوو بە دەمانچەکەی، هەتا ئەوەی هاتە سەرمان دوایی لەوێ ناسیمەوانە یوسفی جەلاد بوو. یعنی ئەوەی کە تەعزی بێداین خۆی ڕاستەخۆ هاتە سەرمان سەرم لە ماڵەوە. تاوان بەجلی خەوەوە بووین. بە باوکمی وت ناوت چییە؟ وتی کەمال. سەیری وینەکەی کرد. دوای میوانێکمان هەبوو، کوڕی پورم بوو، ناوی ئاوات بوو، تازەش لە ئێران هاتووە، هیچ بەڵگەیەکیشی پێ نەبوو. وتی ناوت چییە؟ وتی ئاوات. وازی لەوێشێنا ڕووی کردە من و بە دەمانچەکەی ئاماژەی کرد. وتی ناوت چی؟ وتم جەلال. وتی جەلال من وتم جەلال کەمال. سەیری کرد وتی هەستە. هەڵی سند بوو، دوان قۆڵی گرتم، بەڵام دایکم ئازایانە هاتە دەست. شەڕواڵی بۆ هێنام، بلوسی بۆ هێنام و لەگەڵەوەشە ئەمە جلی کەتافی ئەوە هیم لەبەرا بوو، جلی کوردی 5 ساڵەشی بۆ هێنام. دایکم دوو لەشکەی لە ملا بوو، یەکیانیان لێ کردەوانێ هەر خۆی ملازم عەلی سەرپەرشتی و مەفرەزەیە کرد، بە حربەکەی کردی بە دوو کردەوە. یەکیان چاوی پێبەستم، یەکیان لە دووە دەستی پێبەستم. ئیتر بەرەو مەسەلەحەکان بردیانم. کاتە هێنانین یەکسەر هێنانین بۆ دایرەی ئەمنی بەلدەی سلێمانی کە ئێستا لە سەر جادەی سالمە، ئەو کاتیشە لێ بوو تەمان. یەکسەر بردیانین بۆ ژووری تەعزیبەکە. ژووری تەعزیبەکە کە لەوێ چاویان کردینەوە سەیرەکەم 5 کەس گیراوین،
هەل لەم کۆمەڵەیە ناویان نووسین و معلوماتیان لێ وەرگرتین و پاشان بردیانین بۆ قاعەی چواردە لەوێ کە چوین 14 کەسی لێبوو ئێمەش 5 ئەمە بووینەوە 19 کەس هەتا کۆتایی مانجی 12 تقریبن بووین بە نزیکەی 32 کەس دوایی بووین بە 34 کەسی تەواو کەم کەسێ بتوانێت ئەو چیرۆکە ناخەژێنانە بگێڕێتەوە ئەوەشی ئامادەی ئەوەی هەیە لەبەر فرمێسک و گریان خۆی بۆ ناگیرێت و ناتوانێت وەک خۆی ڕووداوەکە بگێڕێتەوە. ئەو چل گەنج و مێرد منداڵانەی لە ساڵی 1970 گیران و دواتر لە ساڵی 1970 گول لە باران کران و کە بەشێکی زۆریشان تا ئێستاش گۆڕون و بریتین لەم شەیدانە. شەیدان کەیوان، موسا، کەمال ئیبراهیم، ئەحمەدی مزەمید، یاسین ئیسماعیل ڕەجەب مالومەیی، جەلال حاجی ئەحمەد، حەسەن حاجی ئەحمەد پێنجەنی، ئەکرەم ساڵح سۆفی، محەممەد عەبدوڵڵا مراد، دارا عوسمان، عەلی عوسمان، ئەحمەد عەبدوڵڵا فەتاح، محەممەد عەبدوڵڵا فەتاح، عەباس مەحموود ئیبراهیم قزلەری، فەرهاد، سەفەر، ئەمیر ڕەئوف حەمەسوور، خالید شێخ محەممەد، عیرفان سەعید عەبدوڵڵا، سەربەس عەبدوڵڵا، سدیق یوسف. ئەو کۆمەڵە گەنج و مێرد منداڵەی کە بە چل مناڵەکەی شاری سێمانی ناویان هاتووە لە ڕاستیدا تەنها 34 کەس بوون و 24 کەسیان شەید کراوە و 10 کەسیان ئازاد کراون. ئەوانەشی لەگەڵ ئەو کۆمەڵە شەیدەدا دەستگیر کران و دواتر ئازاد کران بریتین لە وریا ئیبراهیم حەمەئەمین، دلێر مەحموود محەممەد، ئاسۆ مەحموود حەمەڕەشید، شوان سەعید ڕەزا، نەوزاد نامیق ساڵح، ئاسۆ جەزا حەمە ساڵح، جەلال کەمال هەڵەدنی، عیرفان جەلال، هەژار قادر ڕەسوڵ، ئەیوب غەفور مەنمی. من بەش بە حاڵی خۆم لە ناو زینداندا ئەوەندەی لە تواناما بووە لەگەڵ هەواڵەکانمە سەعاتم پێبوو سەعاتی دەستم بەخشیمە شەید خالید خالیشی محەممەد زۆر حەزی لە کات بوو زوو پرسیاری کاتی لێکردم منی سەعاتەکەم بەخشیە ئەو دوای ئەو قەمسەڵەیەکی ئەستورم پێبوو بەخشیمە شەیددارە دوای ئەو تراکسودێکم پێبوو بێ لە شڵواڵەکەم بەخشیمە شەید عەباس دوای ئەو جووتێ پێڵاوم پێبوو بەخشیمە شەید ئەکرەم بەڵێ من بە جەستە و لاشە ئازادوم لەگەڵ ئەو برادەرانەیە بەڵام جەستە و لاشەیەشی تری شاراوم لەگەڵ هەواڵەکانمان لەژێر گۆڕدایە بەهۆی ئەو چوار پێداویستیەوە کە بەخشیمەتە هەواڵەکانم وەکو سەعاتەکەم و پێڵاوەکانم و تراکسودەکەم و قەمسەڵەکەم خۆشم بە شەهیدێکی ناو گۆڕێکی گەڵ هەواڵەکان نەزانم خەڵک دڵسۆزە خەڵک خاک و نیشتیمانی خۆشەوێ خەڵک خاک و ئاو و نیشتیمان و ئەرز و ئاسمانی خۆشەوێ بەڵام لە ڕاستیە دەسەڵات بە تەنگ خەڵکیشەوە نییە نەک زیندانیانی سیاسی لەبەر ئەوەی ئاور لە یەک زیندانی سیاسی نەدراوەتەوە لەم کابینەیە بە ناوی چاکسازیەوە کتابیان کردووە ئەڵێ هەڵپەساندنی تۆمارکردنی زیندانی سیاسی نوێ من باش بە حاڵی خۆم و ئەو دەهڤاڵێ تریشم تا ئێستا بە زیندانی سیاسی ئەژمار نەکراوین نەک سوندبەندیش نەبووین بە زیندانی سیاسی ئەژماری نەکراوین ئەمە گلەیەکە گلەیەکی حەقانەیە لە سەرۆکی حکوومەت لە جێگری سەرۆکی حکوومەت و لە وەزیری شەیدان و ئەلفانکا و زیندانی سیاسی و لە بەڕێوەبەری زیندانی سیاسیەکانیش بە ناوی خۆمەوە نەک بە ناوی هەواڵەکانەوە ئێمە باسی حکوومەت ئێرە بە هەموو خراپیەکانیەوە لە ڕژێمی بەعەز باشترە ئەم ئازادی کە ئێستا هەمانە ڕۆژە بڕوا ناکەم هەمان بوو بێت من ئالەم خانوایە دوای بەربوونیشم
چەنەها شەو کە گوێم لە دەنگی سارە بۆ نەخەوتم لە ترسا ویستومە شوێنێک بدۆزمەوە بۆی لێی ڕاکەم تەنانەت بە دراوسەکانمان و تومانە دەرگای هەورەبانەکە دامەخەن بۆی کە ئەگەر هاتنەوە سەرمان بۆی ڕاکەین لە هەورەبانەکانی ئێوە ئێستا ئێمە ئازادین یین ئەڕۆین بە کەس پێمان ناڵێ لەکەوم بلعکس ئێمە ڕێزیش تایبەتیشمان هەیە پارێزگاریکردن لەم قوارەیە ئەتکی سەرشانی هەمومانە نەکەر ئەوانەی کە تەسحیە یاوە ئەوانەی کە تەسحیەشیان نایەوە بەڕاستی پێویست ناکە خەڵکێک من جارجارە خەڵکێکە بینم کە وەسف و سەنای ڕژێمی باسەکە و کە ئەڵێ ئەمان لەوان باشترونەوە ئەمان لە ئەوە لای من شتێکی زۆر کفرە لای من چکە ئەوانە بەڕاستی هەنێکیان هەیە تعزیبی باسییان نەبینیوە تعزیبیان نەبینەوە لێدانیان نەبینەوە شەق و تێهەڵانی باسییان نەبینیەوە بۆیە واڵێت ئەگەر ڕۆژێ لە ڕۆژانۆکو ئێمە تەنها بۆ سەعاتێکیش ئەوەی کە ئێمە بینیمان بیان بینایە لە ژیانیانە وەسف و سەنای حیزبی بەعز ناکەن مانگی نو ئازاد کرام لە مانگی 11 هاتنەوە سرم بەڵام ئەوە بە حەزەرە نووسم لەو ژوورەی سەرەوە نووسم پەنجەرەکەی بەسەر ئەو دەرگایە ڕوانێت ئەمجارە ئەمنی سەرچنار هاتن بمگرن بە یەک پیکابەوە کە جۆم لە دەنگی پیکابەکە بوو وەستا یەکسەرات مەخوارەوە بەدایکم وتم دەرگان نەکەیتەوە تا ڕاکەم من ڕام کرد بەو کەلاوەی پشتە ئەو کاتە شەیدان هەمووی شاخ و ئەوە بوو هیچ خانووی تیانە بوو خۆم گیانە ماڵی برادێک تر بە بیجام و قاچ خۆلمەوەی برینار بوو بەڕاستی و دیوارە زۆر بەرز بوو کە خۆمەڵای خوارەوانێ خۆم گیانە ماڵی خزم و کەزوتم هاتون بمانگرن ئاگاتان لە خۆتان بێتتر ئەوانیش خۆیان شاردەوە بەڵام دوایی تر کە چەند ڕۆژە دوایەوە برادەرانم ناردەوە بۆ ئێرە پرسیارم کرد دایکمیان بردبوو بەڵێ هاتون بۆ من و دایکم یەکێک بوو لەو بڵێن کەڵە ژنەکانی شۆڕشی نوێی یەکێتی نیشتمانی کوردستان حەلاوی مەلا بە پورە حەلاو بەناوبانگ بوو ئیخبارێکە ئەو کرابوو سەر لە منیش ئیخباری کرابمەوە کاردووکمان بگرن بەیەکەوە دایکم ساڵی گیرە ساڵە لە ئەمنی سلێمانی بوو ئەنجا بەڕاستی ئازایەتی ئەو کەسانی کە لەگەڵ دایکمان بوون باسەکرێت کە چی بوو ئازایەتی دایکم بە تەنیا وەکو ژنێ خراوەتە ناو 40 کەس پیاوە لە سژنی سلێمانی سژنی ئەمن هەنێ ئەو ئازایەتی و ئەو قارەمانەتی دایکم کە باسەکرێت لە زیندانا و ئەو لیانەی کە لێیرا بوو کوێیان کەڕ کرده بوو دەستیان شکان بوو بەس لەبەر ناوتن و کۆمەڵی نامی لا بوو هی سەرکردایەتی داوای ئەو شتانیان لێکرده بوو. پێداچوونەوەیەکی مێژووی ژیان و خەباتی گەلی کورد ئەو ڕاستیە بەرجەستە دەکات کە ژیانی گەلی کوردستان بریتی بووە لە زنجیرەیەک تراژیدیایی پڕ لە خوێن و فرمێسک و مەینەتی و کارەسات چونکە لە ململانەی نێوان کورد و داگیرکەراندا دوژمنان تەڕ و وشی کوردستانیان پێکەوە دەسووتاند و شار و دەهاتیان خاپور دەکرد سەرباری ئەوەش هێندەی لە دەستیان هاتبێ درێخیان نەکردووە لە بواری ئازاردان و لە نێوبردننی ڕۆڵەکانی و دەستی تاوانیان گەیشتبووە هەموو خێزانێک ئێمە لەم بەرنمەیەدا هەوڵماندا زۆرترین وێنە و ناونیشانی شەیدان بەدەست بخەین بەڵام نەتوانرا لەبەرەوەی بەشێک لە خێزانەکان لە کوردستان ناژین